سپاسی کۆماری ئیسلامی ئێران دەکەین کە تایبەتمەندیان بەخشیە پارێزگای هەڵەبجە تا بەشدار بین لە کەمکردنەوەی ئازاری زیان لێکەوتوانی پارێزگای کرماشاندا. سوپاسی تایبەتی بەڕێز مامۆستا مەلا قادری قادری دەکەین کە بۆ گەیاندنی هاوکاریەکانتان کار ئاسانی زۆری بۆ کردوین. ئەوەی تا ئێستا بەدەستی کەمپەینەکەمان گەیشتووە بریتیە لە بڕی 74,486,500 دیناری عێراقی، 600 بەتانی و 40 تەن جلوبەرگ و نزیکەی 1 تەن و نیو خۆراک و 60 زۆپا و 50 ڕاخەری جۆرا و جۆر. و دواقۆناغی کەمپەینەکەشمان گەیاندنی ئەم پێداویستیانەیە بۆ ناوچە زیان لێکەوتوەکان لە ڕێگای دوو تیمەوە. تیمێک بۆ زیان لێکەوتوانی پارێزگای کرماشان کە ئەمڕۆ بەڕێ دەکەوێت و لە چەند ڕۆژی داهاتووشدا تیمی دووەم هاوکاریەکان دەبەنە بناری بەمۆ. لا والله